لە پایتەختی هەرێمی کوردستانی عێراقەوە نیگەرانی لەمەڕ درێژە کێشانی ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی لەسەر پۆستی سەرۆک کۆماری داهاتووی عێراق نیشان دەدرێت. یەکێک لە کێشەکانی هەرێمی کوردستان ئەوەیە حزب بەسەر هەموو شتێک دازاڵە پرسێکی وەک پرسی سەرۆک کۆمار لە ئێستادا بێوچوونی حەزبی یان دەسەڵاتی حزبی بەسەر ئەم پرسدا مسەیتەرە یانەوێت دە چوارچێوەی حزبش داگلایکردن لە کاتێکە دەیان کەسمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستان لە دەروی حیزبەکانە کەسی لێ هاتوو شیا و نەکرێ بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید بکرێەوە ئەدەیاکی باشی پۆستی سەرۆک کۆمار بکات لە کۆشکی سەلام بەڵام لەبەرەوەی کە حیزبەکان تا ئێستا نەیانتوانیوە تێڕوانی حزبی و بەرژەوەندی حزبی تێپەڕێنن بۆیە ئەمە بۆتە کێشە ئێستا لە بەردەم حیزبەکانی هەرێمی کوردستان تا ئێستا هیچیان ناتوان ساژ بۆ یەکتر بکەن دەرەنجام هەریەکیان بە کاندید جیاواز دەستنە بەغدا و لەوێش کورد وەکو نەتەوەیەکی لاواز پیشانی لایەنە عێراقییان و جیهان ژادەن. چوومەتە لای سیاست مەدارێک کە لە ساڵانی پەنجەکانەوە وەک دەڵێت تا ئێستا ئەو هەر لە نێو سیاستدا بووە و دەیان ئەزمموی جۆراوجۆری لە سیاستدا هەبووە. لێم پرسی بۆچی کێشەی پۆستی سەرۆک کۆماری داهاتووی عێراق لە نێوان کووردا چارەسەر نەکراوە. هەردانیشن مجاملە یەکترەکەن پێکەن بۆ تەلەڤیزیۆن نانەخۆن و ئەڕۆنی تر تەواو تا 6 مانگ 5 مانگی کە دانانیشن بۆ حەلی مشکلە کە بتوان حەلی مشکلە بکەن مشکلەکان تەماشا بکەن هی بکەن مەسەلەن تا بتوان فکرێ لە مەسەلەی کوردکەن کێشەی کورد ئەو هەموو کێشانەمان هەیە مەتاسە هیچی حەل نەبووە لە وەغا ئێتۆ لەو وەختە بەو شکڵە دەبێت گرتووبی تەمان بەیەکەوە ئیش بکەن بەیەکە هەوڵ بدەن تەماشاکە لە بەغا پارتی بەجائیژەکە یەکێتی بەجائیژەکە ئەو نەوەی نوێ بەجائیژەکە حیزب ئیسلامیەکان بەجائیژەکان چۆنە بێشتووە یعنی ئەوە وەزعێکی زۆر نالەبارە. پرسی گرنگ و چارەنووساز هەن وەک هاوڵاتیان دەڵێن کە نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغدا هەوڵی بەدەستهێنانی بۆ بدەن. گرنگترینیان بودجە و موچە و دەستور و چەندان کێشە و گرفتی تر. مافی گەلی کوردستانە تاکو ئێستاکەنیان توانێت یەک بڕگەشت لەو دەستورە جێبەجێ بکەن یعنی بە تایبەتی یەک لەو کێشانە کە کێشەی مادەی 140 مادەی 140 هەرێمی کوردستان ناگرێتەوە هەموو عێراق دەگرێتەوە. وەکو هاوڵاتی یەکە من داوا دەکەم هەموو لایەنەکان هەماهەنگ بن بۆ بەرژەوەندی گشتی نەک برژەوەندی تاک هەموو لایەنەکان ببنە تەوافق لەسەر کاندیدێک ڕێککەون نەک ئەو بڵام من کاندیدی منە و ئەوەش ئەوی منە بزان بەرژەوەندی گشتی لە سدایە بەرژەوەندی کورد لە سدایە. باگشتی شەقامی کوردی داواکار بوو چیتر ناکۆکیەکان درێژە نەکێشن و پارت و نوێنەرە کوردەکان بگەن بەڕێکەوتنی کۆتایی بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆک کۆماری داهاتووی عێراق. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.